بو کوچیا داویه نوشیران مصطفی خرگشی تفگارا گوران پرزگاری کرکوک دو روش بهی لباجاری کرکوک راگهاندن او بریار دا آلای کروسن لسر دا مدازگانیوی باجاری بو نیوه بهن خواره او بریار جهاد جیب جی کرن ریوه بره شاره دریا کرکوک آماجا پیگی دا گو نویسینگا پرزگاری دا خاص لوان کردیه گو هر دو آلای کروسن عراق لسر فرمانگهان بی نخواره لەلایەن نووسینگەی بەڕێز پارێزگاری کەرکووک و تەلەفۆنمان بۆ کرا چکە پارێزگار وەرزان خۆی لێرە نییە بۆ داگرتنی هەردوو عەلەمەکە ئەوەی کوردستان و عێراقیش لەسەر هەموو فەرمانگە خزمەتگوزاریەکانی کەرکووک بۆ ڕێک و ڕێزلێنانێک بۆ بەڕێز کاک نەوشیروان ئێمەش هەر بەیانی زوو دەستبەجێ بڕیارەکەمان جێبەجێ کرد و ئاڵاکانمان داگرت بریار بو هفدم لگل روچونا پرسه لهولیر و سلیمانیه لباجاره کرکوک جی پرسه بو کوچه داویانو شران مصافا بهده دانان لیمکویا کرکوکیا تفگر راگهان که نخواسینه هولاتیان ماندو بکن او پرسه بو بدانن. روژا اکشنبی ناوند روشنبیری هنری دیالوگ لباراگه ناوند پرسه دانا. بریاری او ماندا اما پرسه بو کاغنوشیران بگرین جیاواز لپرسکانی تر. پرسەیەک لێدوانی تیابێ پرسەیەک گفتوگۆ و قسەکردنی تیابێ لەسەر فکری کاک نەوشیروان لەسەر بەرهەمە مێژوویی و ئابووری و ئەدەبیەکانی کاک نەوشیروان چونکە کاک نەوشیروان خاوەن قەڵەمێکی یەکجار گەورەیە کاک نەوشیروان منەظەرێکی گەورەیە لە کوردستانە. نوشیروان مصطفی امین رخرگیش تفگارا گوران دمجمیر هشت سپیده روژا 19 ومه لی تمنی 73 سالی دا لی مالخوا لی گری زرگته لباجر سلیمانی کوچه داویه کره و لسر دا خازوی لی گری زرگته هات و شارتن.